لە ئەوروپا و ئەمریکا کەم لایەنی ژیان هەیە کە پەتای کۆرۆنا کاریگەری نەخست بێتە سەر. زیانەکانی ئەم پەتایە لەسەر تەندروستی مرۆڤ زۆرجار لە ڕادەبەدەرە. ئابووریەکان داخراون و کۆمەڵگەکانی وەستاون. بەڵام ڕاپرسیەکە لەلایەن سەنتەری توێژینەوەی پیۆی ئەمریکیەوە کراوە تێڕوانینی گشتی زۆر جیاوازی خەڵگاشکرا دەکا لەبارەی ئەوەی حکوومەتەکانی ڕۆژئاوا چۆن لە بەرامبەر ئەو پەتایەدا مامەڵەیان کردووە. لە ئەڵمانیا بۆ نمونە لە سەدا 77 ڕایگشتی پێی وایە کە وڵاتەکەیان تاکو ئێستا بەباشی لە بەرامبەر پەتای کۆرۆنادا جوڵاوەتەوە. لە 3 وڵاتی دیکە لە ڕاپرسیەکانماندا واتە بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا بۆ چوونەکان تۆزێک زیاتر دابەشکراون. بۆ نمونە لە ئەمریکا لە سەدا 58 پێیان وایە وڵاتەکەیان هەڵەی کردووە و بەباشی کاری نەکردەوە بۆ چارەسەری پەتای کۆرۆنا. توێژینەوەکە لە مانگی نوڤامبەر و دێسامبری 2020 ئەنجام درراوە پێش ئەوەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە مانگی یەکی ئەم ساڵدا دەست بەکار بێت و هەروەها دروست ئەو کاتەی کە بەرنامەکانی کوتانی ڤاکسین لە ئەمریکا و بریتانیا دەستیان پێکرد. یەکێتی ئوروپا زۆر خێرا نەبووە لە بەڕێوەبردنی بەرنامەکانی ڤاکسیندا. لەم کلینیکەی پاریستا خەڵک بێهیوا بوون بەهۆی دواکەوتنەکانەوە. ئێمە خۆمانمان ڕێخستووە و ئامادەین بۆ وەرگرتنی ئەو خەڵکانی لە ڕووی جەستەییەوە لاواسترن. کێشەکە ئەوەیە ڤاکسینەکەمان نییە. ئێمە لە سەنتەرێکی تەواو ئامادەکراودەین، بەڵام سەنتەرێکی خاڵی لە ڤاکسین بێگومان ئەمەش تووڕەی کردوین. فەڕەنسا و وڵاتانی دیکە یەکێتی ئوروپا لە ترسی لە دەستانی متمانەی گشتی مشتومڕیان لەسەرەوە کردووە کە نابێت لە پرۆسەی پەسەندکردنی ڤاکسینەکاندا پەلە بکرێ. فەڕەنسا یەکێک لە وڵاتانەیە کە لە ئاستی جیهاندا خەڵکەکەی بەرزترین ئاستی ڕەشبینیان هەیە بەرامبەر بە ڤاکسینەکە. توێژینەوەیەکی ئەم دوایانە دەری دەخا کە تەنیا 40% دانیشتوانی بە نیازن ڤاکسینەکە وەرگرن. سەرۆک ئێمانوێل ماکرۆن لەم دوایانەدا ڕەتی کردەوە کە خەڵک ناچار بە کوتانی ڤاکسینەکە بکە. ڕاپرسیەکەی پیۆ پرسیاری لە وەڵامدەران کردووە لەبارەی هەڵوێستەکانیان بۆ کوتانی ڤاکسین بە شێوەی زۆرە ملێ. لە 3 لە وڵاتانەی کە و پرسیارەمان لێ کردوون زۆربەی خەڵک بیرۆکەی بە زۆری کوتانی ڤاکسینەکەیان پێ باش نەبووە. بۆ نمونە لە فەڕەنسا 75% خەڵک حەزیان لەو بیرۆکەیە نەبووە. بەڵام بەریتانیا یەکێک لە وڵاتانە بوو کە خەڵکەکەی زۆرتر بیرۆکەی کوتانی ڤاکسینی بە فەرمانی حکوومەتیان پێ باش بووە و لە 62% بیرۆکەکەیان بەبارسانیوە. لە بریتانیا بەرنامەی کوتانی ڤاکسین بە شێوەیەکی خێرا دەڕواتە پێشێ و زیاتر لە 12 ملیۆن کەس تاوەکو ئیستا یەکەم ڤاکسینی خۆیان وەرگرتووە. هەروەها بریتانیا بەرزترین ژمارەی مردنی هەبووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئوروپادا. هەڵبژاردنە ناوچەیەکان کە بڕیارە لە مانگی 5دا بەڕێوە بچێ پێوانەیەکی دیکە دەبێت بۆ هەڵسەنگاندنی ڕەزامەندی گشتی لەسەر هەڵسوکەوتی حکوومەت بەرامبەر بە پەتای کۆرۆنا.